بەرنامە بۆ تۆ ئەوە ئای دەستی خۆش بێ عەلەیکوم ئەسسەلام بلە چۆنی خوا مبارەککە ئەمە چێتی ئەڵێ پاپۆڕەکە و خەرق بووە ئەو جوتەش باشن چی کوڕم بۆ بێتاقەتی بەم جەژنە ئاخر وڵی باکۆی ڕاستی بە بێتاقەتی دانی کوڕە کوڕی باوکم ئەو ماڵە بە کەڵکی ئێمە نان ئەوان دەوڵەمەند و ئێمە فەقیرین کوجا مەرحەبا چۆن بۆ یەکەبین کاکە والله جابەکر خۆ فکرێ کاکە دەوڵەمەند بەشک و ئێمە لەم میحنەتە ڕزگاکەن شتێ پارەمان بەنێ و وەنیت خۆ بۆگەم وەنیە وڵا خۆ فکرێ بەس بەخوا عوسمان جان بەقسی ئەم بەکراکی واجۆ مۆزوعانی بەردێکی خەیتەسە بەسا قەوم ئەوان دەوڵەمەند ئێمە لەگەڵ ناگونجێ تەواو جەژنە جارانەکە و کوڕ ناخۆ دەبخۆ ناخۆ هەناخۆی نەخێر ناخۆی قیروسیا باشە ئەخوا خوا بازی خۆ بە قوربان حەز لە قیسیە خۆ باوەلەکەم خۆ خاڵە بکەس بەڵێ دەفعم کە تەکلیفێکم لەگەڵ دەفعی چی بکە بکاکە ێ تاڵێن بیخۆڵی نایخۆم ئێدە کاکە بیخۆ پارێ بخۆ بیخۆ کوڕم بیخۆ هەر لەبەر مبارەکی جەژنەکە پارێ بخۆ دێ پورە بلە قسەی تیا کردووە پیا و قسەی کردو تازە نان ناخۆ وەخت و سەعاتێ بۆ نێ تۆش کوڕەکە باری خواوە لەوانەیە شەرم بکە دەبیخۆ کوڕم بیخۆ نانەکە بخۆ ناخۆ مۆکە ئێ بۆ ناخۆ ناخۆ جۆم نییە لە چاو دەرەهات کاکەنی تووڕەمە بە بخۆ باوەلەکەم بخۆ بورە بلە تازە قسەی تیا کردو کەوتی ناخۆم کوڕی من پیاوە ناخوات یعنی ناخوا باشە من و بێقڵێ بوو چی بوو کردم حتی بزانێ ژیان تەکلیفم لێکەن سەی چۆنی خۆن دەستی پێم سەی خاڵە بەکرکە دەی خاڵە بەکە تەکلیفێ بکە چیۆ قەیتی ئاسیا لێ ناوار ئەگری منە خۆشە چاوە خۆش بێ شەبی داخواردنە نەگاتە ئاتوانی داقا یعنی سە کەس تەکلیفم لێ ناکە حەزەکەی تەکلیف لێ بکەین دەفەرمو بیخۆ کاکە دێ بۆ نایخۆی وڵی خۆم کاکە خۆ کەس منەتی پێی نییە وەڵا نەخوا خوانی درەخوا ڕستمان بێ ناخۆم کاکە جۆم نییە لا حول ولا قوة هەرکوم تۆ بووە کێسە چیە مشکلەی تۆ بەس تێ بکەم ناخۆم کاکە مۆزوعی ئەو کچێ لە دڵمایەوە نایخۆم چۆن جیرمان خواردە بەم جەژنە باشە تەلەفۆنە مەڵانیە چیە خێر پیرۆز بای و شەست بێت ئەبێ تۆ خەڵک دەست پێکە عوسمان جان لێ لە ماڵ نین بۆ لە ماڵ نین هەتیو ئەلۆ بەڵێ ئەلو ئەرێ عوسمان ئەو پەندە چ بوو بە منتاندا بە قوربان ئێمە ئەو نانە تیریاکەین بە ڕێک و پێکی تاوێسە کەس گلەی لێمان نەکردووە سەبەب گورە عوسمانەی هاوار هەرچی مشتری هەیە لێم ڕەویتەوە هەر هەمان دەڵێنەوە نانە دەیدەنە خەڵکی چوونە نانتان لێمەندزی تێکردیا خەوە حاڵە وەرە بابە بۆ خاتی خوالی من دۆزی چۆن نەکرێتە ناو نانەوانێ ئەرێ ئەم بەیانی کێ بوو هەویرەکەی شێلا کامتان بوون ئەوەی ڕاستی بە عوسمان جان من بوو شێلا ئەی چێلی من دۆزی پێ کردو یا خوێ ناوەڵڵا خوێدانرا بۆ چنە خوێم پێ کردووە لە کامەوە تێکرد خاڵە بەکرد وەڵاوەی تەنیشتیەوە ئەوەی کیسەشینەکە ئارە وەڵا وەڵا باوکە من دامناوە بۆ عەرز سڕین هەن تۆزە شتی پێوە بوو ئەولی من دۆزی بوو کاکە مەولوجیان بە قوربانم خەجاڵەتی ئیشەڵاشتی وا ڕوونایەت داریچکە نەخێر عوسمان لە دوای جەژن مێنەوە ئیشێ چاوەڕاست بەس ئەم جارە عەفومان کە وعدت ئێمە جارێکی کە ئەگەشتی وا ڕوویە 1000 شەقمتی هەڵە ئەلۆ پێنج دەقیقەی باشە ئەوە ئەڵێ دوای جەژنە بێت و دووکانە نەمێنە